ناوم لاندی ئیبراهیم ئەحمەدە دەرچووی بەشی ئەندازیاری پرۆگرام سازیم لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان. پاش تێپەڕانی 4 ساڵ لە زانکۆکە و تەواوکردنی بەشەکە ئەخیر سمستەرمان بریتی بوو لە ئیندستریال ترینینگ کە لێرە لە پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی ناحوکمی بۆ مودەی 5 مانگ وەکو کارمەندی شێرە کارمان کرد وەکو لابە سیستەمین لە ناو لاوەکانە کە ئەمە زۆر ئەکسپریانسێکی زیاترمان لێ وەرگرت و ئەو توانانی کە لە خەیاڵمان نەبوو کرمان بە واقعی و کرمان بەڕاستی و پاشان لە دوای کە تەخەڕوزمان کرد لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان ڕاستەخۆ بە فەرێکمان بۆ هاو لە پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی ناحوکمیەوە کە لێرە وەکو وانەبێژ یا خۆ وەکو مامۆستا دەستکەین بە دەرزوتنەوە و لێرەدا من 2 دەرس ئەڵێمەوانەیە یەکەمیان وەرکستیشنە و دومیشان دەرسی ئینتەرنێتە کارەکان لە ستێجێکی جیاوازن و بە هیوای سەرکەوتن بۆ هاوڕێکانیشم.